دیارە لە سەرپرسی ڕۆژی ئاوارەکان کە لە نێو هەرێمی کوردستاندان ساڵانە کۆمەڵێک کێشە و گرفت کەم تا زۆرێک لەگەڵ ئەوەی کە شوێنی لەبار بۆ ئاوارەکان و پەنابەران لە هەرێمی کوردستاندا دابین کراوە، بەڵام لە وەرزی سەرمادا لە وەرزی بارانباریندا زۆر جار تووشی کێشە دەبنەوە و لە ئێستادا لە نێو هەرێمی کوردستانە چنێک لە ڕووی ڕێژەیی و چنێک ئاوارە ماوەتەوە ڕۆژی ژنان و منداڵان چیان بکراوە ئەو ئاوارانی زیاتر کە لە نێو هەرێمی کوردستان زیاتر خەڵکێکیان لەسەرم بابەتە بەڕێز حسێن کەلاری کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی قەیرانەکان لە هەرێم ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی ئێمەیە. کاک حسێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمێت لە کۆبوونەوەکەی ئەمڕۆتانەوە دەست پێ بکەم. کۆبوونەوەیەکتان هەبوو لەگەڵ هەڵە بم لەگەڵ ئەڵمانیەکاندا ئەو کۆبوونەوەیە چی بوو؟ باسی وردەکاریەکەی بکەیت تا چەند پەیوەندی بە ئاوارەکان و ڕۆژی ئاوارەکان و هاوکاریەکانی ئەوانەوە هەبوو. سەڵاو لێوە سەڵاو لە بینەران و گوێگرانی بەڕێز. کۆبوونەوەی ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئەڵمانەکان نەبوو بەڵکو کۆبوونەوەی ئەنجومەنی JCCە کە بە پێی پێویستی لە وەرزە جیاوازەکان یاخود چەند مانگجارێ ئەو کۆبوونەوە سازەکرێت لەسەر بابەتێکی دیاریکرا و دراسە ئەکرێت و هۆکارەکان و چارەسەرکردنەکان دەخێنەوە. کۆبوونەوەی ئەمڕۆمان کۆبوونەوەی ئەنجومەنی JCC لەسەر بابەتی لێکەوتەکانی گۆڕینی کەش و هەوا و وشکە ساڵی و کاریگەری خراپەکانی لەسەر هەرێمی کوردستان باس کرا. باشە. کاک حسین دێمە سەرپرسی ئاوارەکان لە ئێستادا لە نێو هەرێمی کوردستاندا ژمارەی ئاوارەکان چەندن لە نێو کەمپەکاندا ئەو کەمپانی کە بۆیان دابین کراوە؟ ئێمە دوو جۆر ئاوارەمانێ ئاوارێکمانێ پێوتری IDP ئاوارەی ناوخۆی عێراقین لە پارێزگاکانی جنوب و ناوەڕاستی عێراق و ئاوارەی هەرێمی کوردستان بوون هەر لە 2023 بەدەوە، بەڵام لە 2014ەوە شەپۆلێکی فراوانتری ئاوارە ڕووی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردەوە کە ئاوارە عێراقین، بەڵام بەشێکی ترمان هەیە پێوتری ریفیوجی واتە ئەو پەنابەرانەی کە لە وڵاتی سووریا و چەند وڵاتێکی تر بە ژمارەیەکی کەمتر هاتوونەتە هەرێمی کوردستان. حاڵی حاضر ئیستا لە هەرێمی کوردستان ژمارەی 940,000 پەنابەر و ئاوارەمان هەیە کە لە ناو کەمپەکان و لە دەروی کەمپەکان ئەژین و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیدارە دەدرێت. بەڵام بەشی هەرە زۆریان ئاوارەی ناوخۆین کە ژمارەیان دەگاتە لە حدودی 660,000 کەس. باشە. ڕەوشیان لە ڕووی شوێنی مانەوە شوێنی سەکەنەوە ڕەوشیان چۆنا گرفت بۆ شوێنی مانەوەیان دروست نەبووە بە تایبەت ئیسە کە بەرەو وەرزی بارانباری نەڕۆین؟ ئێمە وەک ئاماژەم پێکرد دوو ئاوارەکان بەشیان ناو کەمپەکان و بەشێکیان لە دەروی کەمپەکانن. بەشی کەمتری لە 130 ئاوارەکانی ناوخۆیی واتە IDPەکان لە ناو کەمپەکانە ژین کە ئێمە لە هەرێمی کوردستان 26 کەمپانەیە لە پارێزگاکانی دۆهۆک و هەولێر و سلێمانی کە بەشی هەرە زۆری ئەو کەمپانە بەخێوە دروست کراوە بە تەکید لە وەرزە جیاوازەکانی چزستان چاوین کاریگەری سەرما و سۆڵەوە هەروەها گەرمای هاوین کاریگەری خراپی هەیە لەسەریان و بێشک ئەو کاریگەریانە ساڵ بە ساڵ جیاوازی هەیە لە بەپێی ئەو ئیمکانەتەی کە ئێمە بۆیان پەیداکەین و حکوومەتی هەرێمی کوردستان دەیخاتە خزمەتیان. بنمونە ئیسە سەرەتای وەرزی سەرمایە و ئێمە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتە خزمەتگوزاریەکان داوای ئەومان کردووە پێش ئەوەی کە سەرماکە فراوانتر بێت بابەتی سوتەمەنیان بۆ چارەسەر بکەن و ئەو کەمپانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە کەمپەکانیان بۆ نۆژەن بکەنەوە بۆ ئەوەی دوور بن لەو کاریگەریە سلبیانەیە کە لە نەتیجەی سەرما دروستە بێت لە وەرزی زستان. باشە، باسی لە نۆژەنکردنەوەی کەمپەکان کرد. چەند کەم پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە لەم ساڵە؟ بەشی هەرە زۆری کەمپەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە، بەڵام بە تاکیدتر ئەو کەمپانەی کە بەداخەوەیی براکودەیە زیدەکانن لە پارێزگای دۆک لەبەرەوە ئێمە تا ڕێککەوتنامەی شنگات جێبەجێ نەکرێت ئەو ئاوارانە ئامادەی ئەویانتیانە بگەڕن و ناوچەکانی خۆیان و هەروەها لە هەولێر و لە سلێمانی پلانمان هەیە کەمپەکان ژمارەکانیان کەم بکەینەوە و کەمپەکان خەڵکەکانیان تێکەڵ بکەین بۆ ئەوەی لە ڕووی ئیدارەدان و خزمەتگوزاری و بتوانین زیاتر فرای ئەو خەڵکانە بکەوین. باشە، سەبارەت بە ئاوارەکانی شەنگال ئێستا ڕەوشی شەنگال چۆنە؟ ئەگەر لە حاڵەتێکە خۆیان بەر لەوەی کە ڕێکەوتنی شەنگال بچێتە بواری جێبەجێکردنەوە کە بە جەنابی شەباسی لێوە کرد گەر بڕیار بدەن بچنەوە شوێنی خۆیان لە ڕووی ئەمنیەتەوە ماڵ و حاڵیان ڕۆشتی شوێنەکەیان چۆنە؟ ئێمە هەموو جار تاکیدمان کردوەوە ئەو خەڵکانەی کە ئاوارە بوون هاتوونەتە هەرێمی کوردستان
هەر لە دوای ڕووداوەکانی 2023 و بە تایبەتر هاتنی داعشی تیرۆریست ئەو خەڵکە بە دوای ناوچەیەکی ئەمن و ئارام گەڕاونکە و ناوچە ئارامە هەرێمی کوردستان توانێتی بۆیان دابینکەوە ژیانێکی سەربەرزانە تیا بگوزارێن بەڵام بەداخەوە وەکو ئاماژەم پێکرد شنگال پێویستی بە ئاساییکردنەوەی واتە ئەو هۆکارانەی کە بووەتە هۆکاری ئاوارەبوونی ئەو خەڵکە مناڵێم داعش بەڵام بە شێوەیە لە شێوەکانی تر بوونی گروپی لە دەروی یاساوە و بوونی لایەنی غەیری عێراقی و کوردستانی لە شنگار بووەتە هۆکاری ئەوەی کە خەڵکەکە نەگەڕێنەوە جێگەورەکەی خۆیان چکە ئێمە بە بەردەوامی تیمانەیە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و زۆر جار ئامۆژگاریان نەکەن حکوومەتی عێراقی زۆر جار ئێمە تامەکە کە ڕێگریەکەین لە گەڕانەوەی ئەو خەڵکەی بۆ زێدی باوباپیرانی خۆیان بەڵام سەرڕای ئامۆژگاریەکانی ئێمە بەڵام بە هیچ شێوەیە ئەوان ئامادە نین لەبەرەوە ئەڵێن ناوچەکانمان بەتەوەکو با جەناب دامەژەت پێکرد ئەمێ باسی شنگال بکەم ئەڵێن تا بە تەواوی استقرار نەگەرێتەوە شنگال و ناوچەکەمان ئاوادان نەکرێت و خزمەتگوزاریەکانی تیا بەدینێت ئێمە ئامادەی ئەومان نییە کە بگرن بۆ سنووری شنگال. باش کاک حسین دەزانین کە لە ناوچەیەکە لە وڵاتێکە کە ڕێژەی پەنابەر ڕێژەی ئاوارەیان زۆر بێت لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە جۆرێک لە گۆڕانکاری ئابووری دروستەکە لە ڕووی کارەوە لە ڕووی دابینکردنی شوێنی ئەمانەوە لە ڕووی خزمەت گوزاری و هاوکاریکردن بۆ و ئاوارانی کە لەو ناوچیان جا لە هەرێمی کوردستان هەر ناوچێکی کە بە دیاریکاری دێمە سەر پرسی هەرێمی کوردستان ئەم ئاوارانی کە لە ناو هەرێمی کوردستانان چۆن هاوکاریان دەکرێت و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانیوێتی بوونی ئەم ڕێژەی ئاوارە لە ناو هەرێمی کوردستاندا کاریگەری و بارگرانی دروست نەکات لەسەر دارایی هەرێمی کوردستان. بێشک کاریگەری هەبووە شکلەوە نییە من وەکو باسم کردەوە خەڵکە خەڵکی لێقەوماوەوە بۆ ئێمە لە چوارچێوەی ئەو باوەڕێ کە هیمانەیە کە خزمەتی خەڵکی لێقەوما بکەین و ئەو خەڵکانەی بەتایبەت لە ڕووی مرۆوی و پێویستیان بە هاوکاریە بووە هەر بۆ زانینی بەڕێستان بوونی هەر تاکتیکی ئاوارە یاخود پەنابەر لە هەرێمی کوردستان ڕۆژانە $2.5 تا $3 خەرجیەتی خۆشبەختانە بەشێک لەو خەرجیانە بەڵام بەشەکەمەکەی پێشتر لە لایەن ڕێکخراوە خێرخوازیەکان و ئاژانسەکانی سەر بە وێن دابین دەکرا کە ساڵ بە ساڵ ئەو خەرجیانە کەمە بێتەوە لە بەرامبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجی و دابینکردنی ئەمنیەت و لە هەموو سێکتەر جیاوازەکانی خستۆتە ئەستۆی خۆی وە لە خزمەتگوزاری بەردەوامە. بۆچی کەمی کردووە ئەو هاوکاریانە؟ ئاژانسەکانی بەتایبەت سەر بە UN و وڵاتانی کۆمەڵبەخش ئەڵێن عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و لە قۆناغی ئەمەرجنسی تێپەڕیەوە بۆتە خاوەن سەرمایە و داهاتێکی زۆر کە وەکو حکوومەتی عێراق بۆ خۆی وە لە ڕێگەی وتەبێژەکانی بانقی ناوەندی عێراق و وەزارەتی دارایی زۆرجار تەسریحیان داوە ئەو تەسریحانە بەو شێوە بووە کە حکوومەتی عێراق حاڵی حاضر خاوەن نزیکی $90 میلیارد نەخدینێ بەبێ بودجە تەمان ئەمە وەکو نەخدینە لە بانکی مرکزی دایناوە و هەروەها 130 تەن ئاڵتونیە وڵاتە کۆمەڵبەخشەکان کە ئەم قسانەی کاربەدەستانی دەوڵەتی عێراقیان گوێ لێبێ بە تاکید دەڵێن دیارە ئەم حکوومەتە پێویستی بە هاوکاری و پاڵپشتی نیە لە حاڵێکە وەکو ئاماژەم پێکرد ئەو دەرامەدە زۆرەی هەیە بەڵام ئامادە نیە حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقی بەرامبەر بە دانیشتوانی ئاوارەی هەرێمی کوردستان ئەو وەرکێک لە سەرشانەتی جێبەجێ بکە بەڵام UN-ەکان و ڕێکخراوە خێرخوازی نێو دەوڵەتەکان و وڵاتانی کۆمەڵبەخش بابەتی ئاوارە و پەنابەر لە عێراق و کوردستان کە ئەوان بە یەک پاکێج تەماشاکەن تەماشای عێراق و کوردستان وەکو یەکەکان وەلەیەکی جیاناکەنەوە بەداخەوە زۆر جار پێمان وتون وەرن دراسە بکەن بزانین ئەو ئاوارە و پەنابەرانەی کە ئێوە ئەرکی ئەخلاقیتان لەسەر شانە بۆ یارمەتیدانێن بزان لە هەرێمی کوردستانە یاخود لە سنووری دەوڵەتی ئیتحادیە کە بەداخەوە تا ئێستا ئەو قەناعەتیان لا دروست نەبووە وەکو ئاماژەم پێکرد هەموو جار ئەو بیانوە ئەیەنەوە ئێمە وەکو عێراق تەماشای هەرێمی کوردستان شەکەین بەڵام حقیقەتەکە شتێکی ترە لەبەرەوە ئەو بە شاهدی خودی دەوڵەتی عێراقش ئەوەی کە ئاوارەی ئەوەی پەنابەرە لە هەرێمی کوردستان لە ناو کەمپەکان و ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە وەکوتیشم بوونی ئەو دەرامەدە زۆرە لە لای حکوومەتی عێراق بۆتەوە کاریەوەی کە UN-ەکان ساڵ بە ساڵ یارمەتیانەیە کە تەخسیس دەکرا کەمیان کردوتەوە. باشە کاک حسین حکوومەتی عێراق تەنانەت هاوکاری ئەو ئاوارانیش ناکە کە تایبەتن بەناوخۆی عێراق و هەرێمی کوردستان؟ وەکو باسم کە ژمارەی زیاتری ئەو ئاوارانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان خەڵکی عێراقن واتە خەڵکی بێگاننی زیاتر لە 600
وازم 660,000 کەسیان خەڵکی عێراقن واتە عێراقین و هاوڵاتی عێراقین خەڵکی پارێزگاکانی دیالۆ و سەلاحەدین و نینەوا و جێگەکانی تری عێراقن و ئەو شارانە لە بودجەی ساڵانەی عێراق بودجیان بۆ دیارەکرێت بەڵام لەباتیەوە ئەو بێن برێک لەو بودجە لە هەرێمی کوردستان بخەنە خزمەتی هاوڵاتیەکانی خۆیان ئەوان ساڵانە ئەو بودجە گێڕنەوە بۆ خەزیانەی دەوڵەت بەڵام ئامادەنین خزمەتی خەڵکی ئاوارەی پێ بکەن لە هەرێمی کوردستان. ئەو لە سەداسیە کە ئاوارەی ناوخۆی عێراقن بۆچی تایسە نەگەڕاونێتەوە شوێنەکانی خۆیان؟ لە سەداسی نە بمبورە لە سەداسی ئاوارەکانی عێراق دانیشتوی کەمپەکانن بەڵام لە سەدا هەفتای لە دەروی کەمپەکانن وەکو هەموو هاوڵاتیەکی تر کە ئەمەیان زیاتر بارگرانی لەسەر حکوومەتە لە سەدا نەوەی ئاواری ناوخۆی لە هێرێما هەیە لە سەدا سەدی ئاوارەی ناوخۆی لە هەرێما من حەزەکەمەوە ڕاستکەمەوە بۆ بەڕێستە لە سەدا سەد ئاوارەی ناوخۆی عێراق لە هەرێمی کوردستانەژی بەڵام لەو سەدا لە سەداسی ناو کەمپەکانە لە سەدا هەفتای لە دەروی کەمپەکانە واتە سوودمەندن لەو خزمەتگوزاریە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر تاکێکی هاوڵاتی خۆیەکە بە هەمان شێوە خزمەتگوزارێکە پێشکەش بۆ ئاوارانە شەکرێکە لە شار و شارچکەکان لە سەدا سیان لە ناو کەمپەکانن. باشە کاکەسین ئەوانەی کە لە دەروی کەمپەکانە دەژین ئەمانە کار دەکەن لە ناوخۆی هەرێمی کوردستاندا؟ بێشک کاریگەریان هەیە بۆ هەر لە ئەساس و ئێمە هیچ ڕێگریەکمان نەبووە چی بۆ ئاوارە ناوخۆیەکان چی بۆ ئاوارە سووریەکان و بازاری کاری هەرێمی کوردستان لەسەر ئەوان کراوەتەوە و شکل لەوە نەبێت کاری لە ڕووی با بڵێن دەستی کار و هەلی کار و کاریگەری نەگەتیڤی هەبووە لەسەر توانای کاری خەڵکی ئێمە لەبەرەوە زیاتر بازاری کاری سە ئەوان کۆنتترۆلیان کردوە چووکە بە پارەیەکی کەمتر کارەکەن لە بازار وە لە نەتیجە دەستکەوتنی کار بۆ هاوڵاتیان ئێمە زەحمەت بۆ ئێستا. باشە دەزانین کە ڕەنگە ژنان و منداڵان لە نێو کەمپەکانە دۆخێکی جیاوازتریان هەبێت بە حکومیەوەی ڕەنگە نتوان وەکو پیاوان هەموو کارێک بکەن وەکو پیاوان کۆمەڵێک بابەتی دیکە لە ئەستۆ بگرن کە بەداخەوە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستا و هاسەیری دۆخەکاکرێ ڕۆژی ژنان و منداڵانی نێو کەمپەکان چۆنە؟ بە تاکید ئەمە گەڕێتەوە بۆ بوونی کەلتوری جیاواز ئەگەر تەماشا بکەیت لە بینی ئەو دوو تعریفەی کە من کردم بۆ کۆچبەران لەگەڵ ئاوارەکانی ناوخۆی لە کەلتوری عێراقی بە گشتی کارکردنی ئافرەت یاخۆ ژن مەحدودەوە تا ئێستا ئافرەتی عێراقی فێری ئەوە نەبووە کە بێ لە دەروی ماڵی خۆی کار بکاوە بێتە وەسیلەیەک بۆ پەیداکردنی سەرمایە بۆ ژیانی خۆی و ماڵ منداڵی زیاتر پشتەستور بوون بە توانا و هێزی پیاو بۆ کارکردن. ڕاستە ئەو ئاوارانە حتمما خێزانەکانیان لە ماڵۆن لەگەڵ منداڵەکانیان نەژین و پیاوەکانیان پێویستی ڕۆژانەیە لە نچێ کارکردن بخۆیان پیداکەن لە پاڵ ئەو یارمەتیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بڕێکی کەمیش لەلایەنی ئێنەکان و بۆیان دابینەکرد بە تاکید من ناڵم ژیانیان زۆر باشە بەڵام بەو شێوەش خراپ نین چکە سێکتێرە خزمەتگوزاریە پێویستیەکانی ژیانی ئەوان هەمووی لەلایەن حکوومەتەوە بۆ کەمپەکان بەنسبەت بە نمونە ئاو کارەبا خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری خوێندن تەنانەت هاتوچەش حکوومەتی هەرێمی کوردستان بۆیانی دابین کە سەرڕای ئەو ئامنیەتە باشەی کە لە هەموو کەمپەکانی هەرێمی کوردستان هەیە. باشە کاکەسین لە قسەکانی پێشتردا لایادم چوو لە کات خۆیان ئەو پرسیارت لێ بکەم باس لەوە کرد کە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارەکانی هەرێمی کوردستان کە ئاوارەی عێراقی هەر هەژمار دەکرێن ئەوانی لە ناو عێراقدان هاوکاریەکان کەم کراوەتەوە حکوومەتی هەرێم خۆیان لە ئێستا ئەو هاوکاریانە هاوکاریان دەکات و بۆتە جۆرێک لە بارگرانی بۆ حکوومەتی هەرێم ڕێژی ئەو هاوکاریانی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پڕی دەکاتەوە لە جیاتی ڕێکخراوەکان وەک هاوکاری بۆ ئاوارەکان چەندێکە ئەم بۆ ئەم ساڵ ئەگەر بخەم لەنێت لەم ساڵدا ئێستا ئەتوانم بڵێم زیاتر لە سەدا هەفتای پێداویستی ئاوارەکان لە سێکتەرە جیاوازەکان حکوومەتی هەرێمی کوردستان دابینەکە بۆکو باسم کرد ئاو کارەبا ئەو ئەرزەی کە لەسەرین لەبەرەوە ئەو ئەرزەکە کەمپەکانمان لەسەر دروست کردو مڵکی خەڵکە و بەشێکی گرێبەستی کشت و کاڵەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە تەعویزی ئەو هاوڵاتیە نەبداتەوە کە خاوەن ئەرزەکان بوون سەرڕای دابینکردنی تیمەکانی بەرگری شارستانی پۆلیس ئاسایش و خوێندن خزمەتگوزاری تەندروستی بە لە بنڕێ بنکەکانی تەندروستیوە کۆمەڵی سەکتەری تر ئەوەی کە یوئێنەکان و ئاژانسە خێرخوازیەکان و ڕێکخراوەکانی تر ئەیکەن بریتە لە دابینکردنی کۆمەکێکی با بڵێن سەلەی خۆراکی و هەندێک کۆمەکی شتی سەرەتایی وەی لە
بەشی زیاتری لە سەدا هەفتە توانم بڵێم زیاتر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە نەک یوئێنەکان لە حاڵێکە بە پێی ماندەیتی UNHCR و باقی ڕێکخراوە خێرخوازیەکانی تر کە مەبەستم لە ماندەی دەستوری کارکردنیانە ئەرکی ئەوانە هەموو ئەو بەرپرسیارەتە بگرن ئاسوی خۆیان بەڵام بەو هۆکارێک کە پێشتر ئاماژەم پێکرد ئەوان مەسئولیەتەکان لەسەر شانی خۆیان خستۆوە حکوومەتی هەرێمی کوردستان و کوتم لە چوارچێەوەی ئەو باوەڕێکەیەتی بە خزمەتکردن بە خەڵکی لێ قەومە و لە بەرپرسیارەتی ڕناکەوە خزمەتی ئاوارەکانە بۆ ئەکات بۆ ئەوەی بە شێوەیەکی ئابرومەندانە و سەربەرزانە لە هەرێمی کوردستان بژین تا کاتێککە لەسەر خاکی هەرێمی کوردستان پێویستیان بێت. باشە لە ڕووی سوتەمەنیەوە ئەم ساڵ کەی سوتەمەنی بۆ ئەوان دابین دەکرێت و بڕی سوتەمەنی بۆ ئەم ساڵ دەستنیشان کراوە چەند لە سوتەمەنی پێشکەشی ئاواری نێو کەمپەکان دەکرێت؟ وەکوت من وازم لە وەڵامی پرسیاری پێشتری جەناب باسم کرد ئێمە داوامان کردووە چون خۆتان نەزان سوتەمەنی تەنانەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لەلایەن حکوومەتی عێراق دابین دەکرێت. ئۆفیسێکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە هەولێرە لە ئاستی کوردستان بۆ زانیاریتان لە ئاستی کوردستانەوە لقەکانیشی لە پارێزگاکانی سلێمانی و دۆوەک و هەولێر هەیە قسەمان لەگەڵا کردوون کە پێویستە بەلای کەم و هەر ماڵێک بەرمیلی نەوتی بۆ دابین بکرێت بە شەرتێک لێرە ئەواتە لە هەرێمی کوردستان بیاندرێتێ چونکە لە بیرتان بێت ئەم خەڵکانەیە و باسم کرد دانیشتوی ئەو پارێزگانی تری عێراقن لە ساڵانی ڕابردوو نەوتەکان هەر لە هەمان پارێزگا دەدانی و لەوێ دەیان فرۆشت ئاهاتن لە هەرێمی کوردستان نەوتیان نەکری بۆیە ئەگەر تێبینی بکەی نرخی نەوت ئیمساڵ بەرامبەر بە ساڵانی ڕابردوو بڕێکی زۆر زیادی کردووە کە ئەوە یەک لە هۆکارەکانیتی. باشە ئەماکەم بە دوا پرسیار کاکەسین دەزانم جنابەت پێم وابێ کۆبوونەوەیەکی تایبەتیشە هەیە سەبارەت بە ناسنامەی ئەو ئاوارانی کە لەنێو هەرێمی کوردستان ناسنامەیان ئاشکرایە و ئێوە ئاگادارن چ جۆرە کارێک دەکەن لە نێو خۆی هەرێمی کوردستاندا ئەوانی کە مافی کارکردنیان هێ و کار دەکەن. وەک باسم کرد ئێمە نەک ڕێگری بەڵکو و ئاسانکاریمان بۆ کردوون لە ڕێگەی کەتی تایبەت و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی بازرگانی هەموو ئاسانکاریەک و ڕێگە پێدانێکمان بۆ کردوون و توانای جوڵیان هەیە لە سنووری هەرێمی کوردستان بۆ هەر لە هەر جێگەی بتوان کاریان دەستکەوێ ئێمە نەک ڕێگری وەکوتم ئاسانکاریشیان بۆکەن ئەمەوێت تێبینێک لێرە باسکەم گەڕانەوەی ئاوارەکان بۆ شار و شارۆچکەکانی خۆیان لەلای ئێمە بووەتە گەڕانەوەیەکی اختیاری و هەر کاتێک هەرێک لەو ئاوارانە بە خۆی و خێزانە بیانەوە بگەڕێنەوە بۆ شار و شارۆچکەکانی خۆیان ئێمە ئاسانکاریان بۆ. باشە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت ناسنامەی و ئاوارانی کە لەناو هەرێمی کوردستانان هەمویان ناسنامەیان ئاشکرایە؟ بەتاکید ینی ئاوارەکان لەلای ئێمە تۆمارن ێنی خەڵکێکی غەریبین وەکوتم ئاوارەکان چی ئەوانەیە کە سوورین چی ئەوانەیە کە عێراقین سووریەکان پیانوترێ پەنابەر بەڵام کۆچبەر و خۆت پەنابەر بەڵام ئاوارەکانی ناوخۆی ئاوارەی ناوخۆین و هەردوو لایەن ناوەکانی لەلای ئێمە تۆمارەوە لە ئیدارە کەمپەکان هەیە واتە خەڵکی بێگانە نین هەموو ئاوارە ناوخۆیەکان عێراقین و هەمووشیان وەسیقەی عێراقی و وەسیقەی هەرێمی کوردستانیان هەیە بۆی بەکاری بێنن لە کاتی پێویست. بەڕێز حسین کەلاری کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی قەیرانەکان بوون لە هەرێم ڕاستەخۆ لە هەولێرە و میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئامادە